بڕیان ئەم ئێوارەیە منیش دێم لە چایخانە پسکۆلەکە کوستیەک بۆ شەعرم دانێن مەیتن بەکەس گەر جامانە قۆشمەکەی خاڵە ڕەجەبات پێی بڵێن ئەبێ ببووری گیراوە گەر شەبقەکەی ئەحەی میرزا بە پەلەپەل ئەوی شاد بڵێن گیراوە مەگەر لە هەولێرەوە میوانێک ئازیز زۆرمان زوو بێ و بگاتە جێ مەگەر کتێبە یاخیەکەی عەبدولخالق وشەی شان و ملخێناوی کە ناتوانێت لەبەر ئێشی زامەکانی زۆر بە پێوە ڕابوەستێت بەر لە هەموو شتێ تۆ پێکهاتەی عەبدولخالق معروف پێم وایە لە چەندەم سەرێکەوە دروست بووە وتە ئەو با بڵێن ئەستێرەی گەشی ئاسمانی چ کولتوریمان چ کوردایەتیمان چ ڕزگاری خوازی با بڵێن چارچێوە گەشتەکەیدا ئەو جەمسەرانە چەند بەر لە هەموو شتێ پەروەردەی بنەماڵە و خێزان و ژینگەی لادی معنەکەی چاوکراوەی ئەوە بەسەرکەوە دوو دیارە هەر لە حەڵەتی لاویەوە بەپی یعنی ئەو ئامراض ئەو ئیشانێکە کردوێتی یعنی با بڵێن بۆ کتێب خوڵقاوە بۆ نووسین خوڵقاوە خاوەن قەڵەمێکی با بڵێن سەرەتایی بووە بەڵام شۆڕژێر بووە دەکەی نەتەوە پەروەەر بووە دسمان پەروەەر بووە هەمان کات دەکەم بەهرەیەکی عەقلی گەورەی هەیە چ لە ئاستی تەکنەلۆژیا ئەوکەدا چ لە ئاستی ڕۆناک بیرمەکەی کۆمەڵێک پرسیار لە مێشیدا دروست بووە مەسەلا ئەو کەونە چۆن دروست بووە ئەو کەوت چیە مەسەلەکەی ئاینەکان چییە کۆمەلگا بۆ دوا کەوتووە دیارە ئەو پەیامێکی هەبوو بۆی کۆمەلگای کوردەواری پێشکەوی کۆمەلگایشی داخراوە کۆمەلگایشی خێڵەتی و عەشیرەتیە دەکەی بۆ جوولانەوەکانی سیاسی مەسەلەن زۆربەی سەرکردەکان مەسەلەن پیاوانی ئاینی بووینەوە پیاوانی مەسەلەن عەشیرەت بووینە بۆ نوخبە زوو دروست نەبووە ئەمن پێم وایە کۆمەڵێک پرسیار لە مێشیدا وتە لەگە بەهرەکەی خۆدا لەگلێک دانەوەی یعنی وەکو دەڵێ مرۆڤێکی تازەی لێ دروست بوون هەردووکمان فەقێ بووین یعنی دەراسەتی کۆری بەلایەتیمان تەواو کردبوو دەخوێند هەردووکمان لە دێ هاتینە هەولێر لە ساڵی 53 لەناو فەقەیان عەبدولخالق معروف بناسی کە دیتم لە هەمووان زیاتر زیرەکە و نەشاتی هەیە و لەو کاتی لەناو فەقەیان جۆرە بزوتنەوەیەک هەبوو بەعام جۆ لە بزوتنەوەیەک لە کوردستانە هەبوو لی فەلاح و فەقێش هەر تەقریبەن و حیسیان دەکرد خوێندەواریەکەیان تەواوە و عیلمەکەیان تەواوە و کەچی دانی پێناندرێ یعنی ئەترافی پێناکرێ ئەو سەرقافلەی گرتبوونەوەی کە دەبی بیری حکوومەت دان بە و دراستە بینی یعنی من ملاحەزەم کردە ئەو وەختی شخصیەتێکی بەمعنا ئێمە وەصفیەکەین متەمەرد یعنی لەگەڵ دەویست شت بگۆڕێ عەبدولخالق معروفم بەڕێگەی باوکم ناسی چکە زۆر دۆستی باوکم بوو باوکم ڕێزی تایبەتی لێدەنا لەبەر ئەوەی مامۆستایەکی ئاینی لێ هاتوو بوو لە هەمان کادا تەکنیککار بوو و کورتپەروەر بوو وابزانم ساڵی 60ەکان بوو هەندێک جار دەهێنایە ماڵەوە ئەگەر هاتبە ئامێرێکی کارەباییمان تێک چووبە ئەو یەکسەر بۆی چاک دەکردینەوە من بەم ڕێگەیە عەبدولخالق معروفم ناسی بەڵام دواتر بە ڕێگەی نووسینەکانی ناسیم یەکەم بەرهەمی عەبدولخالق معروف ئەنتێنە بوو نامێلکەیەکە ئەم نامێلکەیە لە ساڵی 1970
لە چاپخانەی کوردستان لە چاپخانەی ئێمەدا چاپ کراوە. ئەمە یەکەم بەرهەمی ئەو بوو کە من بینیم. دوای ئەو بەرهەمی تری نووسی لەوانە ئادەمزاد لە کۆمەڵی کوردەواریدا، بەڵام ئەو نووسیوێتی ئادەمی زاد لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەم کتێبە چاپ کرا. لە هەمان کاتدا کتێبێکی کەشی هەبوو بە ناوی ناڵی و چیە ڕاستە. ئەم دوو کتێبە لە نێو توێژی خوێنەری کوردیدا ڕنگدانەوەیەکی جۆرا و جۆری هەبوو. باوکم ئارەزوو خولیای بۆ زانستی رادیۆ و کارەبا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 50کان. ئەو کاتەی کە لە بەغدا ئیمام تابور دەبێت حەزی دەچێتە سەر ئەو زانستە و ئەویش هەوڵدا بە خوێندنەوە و دروستکردنی شتی ئەلکترۆنی لە ماڵەوە خۆی خەریک بکە و فێری بێت. باوکم بەڕاستی خۆی فێر کردووە بە زانستی کارەبا و ئەلکترۆنیک ئەو ساڵانەی کە لە بەغدا بووە. ئەویش بە خوێندنەوەی کتابی زانستی و دروستکردنی شتومەچی ئەلکترۆنی لە ماڵەوە. باوکم بەڕاستی پیاوێکی سێلف مەیدمان بووە کە بە ئینگلیزی دەڵێن، یعنی خۆی دروست کردووە. ئەو کاتە تاوای لە هاتووە دوای چەند ساڵێک لە ساڵەکانی بڕین 56 و 57 بەرەوسەرەوە ئیزگەیەکی بچووکی لە ماڵەوە دروست کردووە کە بۆ ماوەی چەند سەد مەترێک گەڕۆیشت، یعنی یەک بە رادیۆ توانی وەری بگریەوە. دواتر هەر زیاتر بە خوێندنەوەی کتاب و هەتا بە مراسەرش وەکو لە خۆی بیستووە کاتی خۆی جا باش نەبیر نییە، یان لە قاهیرە بووە یان لە ئوردن کتابی بۆ هاتە بۆ مراسەرە، یعنی وەکو کۆرسی ئەلکترۆنی بووە، لەوانە زۆر ئیستفادەی کردووە. دواتر دوای ساڵی تەمان کە ساڵی 63 کە پەیوەندی کردووە بە شۆڕشی ئەیلول، دواتر هەر لەسەر لەوێش هەر خەریکی ئیزگە و دروستکردن و بڵێن بەکارهێنانی رادیۆوانە بووە لە شۆڕش تا ساڵی 75 و دواتریش. شهید عبدالخالق معروف بەیەکی لە بابلێن ئەندازیاری تەکنۆلۆژی معنەکەی بە تایبەتی لە مەیدانی تەلەڤیزیۆن و رادیۆ و ئەو کارە دەمەکەی هەمان کاتدا لە ناحیەی ئەدەبیاتی کوردی تەماشا دەکەی ئەو لەسەر ناڵی کتێبی دەرکردووە، معنەکە دەربارەی ناڵی کتێبی دەرکردووە. ئەو گفتوگۆ مشتومڕە لە بینی جەنابی مەلا عەبدولکەریم مدەسمە کاک محەممەدی مەلا کەریم و دوکتۆر مارەف خەزەدار و کاک زانای بریمەند مەسعود محەممەدەوە ئەوی دەخەی کتێبێکی دەکەن، یعنی پێ کە کتێبەکەی دەخێنەوە مناقەش گفتوگۆ لەگەڵ هەمویان دەکات، لەگەڵ هەمویان گفتوگۆ دەکات، یعنی ئەو دیێڕە شەرەوایە ئەوانە. ئەوە نیشانەی ئەوەیە کە خۆی ماندوو کردووە لە تەمەنێکی کورددا، یعنی ئەو ئامرازانەی هەمووی کە تێدا ژیاوە با بڵێن تەکنۆلۆژیا و نووسین و کتێب و مەلایەتی و ئیمام تابووری و شتانەکەی عەبدولخالقێکی تازە دروست دەبێت. عەبدولخالقێکی با بڵێن ئەلمانی، عەبدولخالقێکی مەسەڵەن ڕووناکبیرێکی سەردەمیانە بگرە پێش سەردەمی خۆشی کەوتووە. هەردووکمان نەشاتمان هەبوو تا حدێک، هەردووکمان ئەو وەختی پارتی بووین، لە خانیەکدا بووین پێشی ئەوەی کە عەبدولکەریم قاسم بڕوخێ. طبعا شۆڕشی ئەیلول دەستی پێکرد بوو، دەمێک بوو. ڕۆژێک عەبدولحوسێن فەیلی هەبوو، بەسئولی پارتی بوو، وەبزابلوجێ مەرکەزی بوو، هاتە لامان، هاتە لە ماریبن، وتی کاک محەممەد سەیدا ساڵح یوسفی ئەو وەختی مەسئولی بەغدا بوو، جێگایەکەی دیار کەشف بووە، ترسێن بژیرێ نامانەوێ بستۆ مەقەڕەکەی خۆی، دێتە ماڵی ئێوە. باشە بەخێر بێ، خزمەتی داین. مندێک لە خزمەتی سەیدا ساڵح یوسفی بووین لە ماڵی خۆمان. بە سەیدا ساڵحم گوت بابت بەما هۆدە عورفەکەی معمەلەکەی عەبدولخالق معروف. وتی معمەلی چی؟ گوتم عەبدولخالق خەریکە ئیزاعە دروست دەکا. ئەو فترەیە کە لە بەغدا بووین هێواران
لە دوایەوەی لە دەوام دەگەڕاوە دەچوو ئەوانەی رادیۆ و تەلەڤیزیۆن چادەکەن تەلەڤیزیۆن کەم بوو خاستان رادیۆ لەچوو لەگەریاندا دەنیشت لێیان فێر بوو. ئیتر سەیدا ساڵح کە ئەم کارەی دیت وتی کاک عەبدولخالق وەلەو ئێمە تەوجیهمان و ئەوەیە کەس نەڕوا جەنابی بارزانەی و حیزب تەوجیه ئەوەیە کە نابی کەس پێشمان کە کەس ئیلتیحاب و خاستە موەزەف دەربچی بەڵام ئەمن دەڵێم دەبی تۆ بچی بۆ سەرەوە ئیشیان پێتە ڕۆیشت بوو بە پێشمەرگەی تر عەلاقەبان نەماوە هەتا دوای 11 ئازار گەڕاوە. ئەگەر چی کە گەڕاوە پێیان گوتم برادرێکم هەمبوو ئاگای لە ئیشی حکوومەت بوو گوتی ئەمە دەزانین عەبدولخالق وەکو برایە لۆ تو دێتە کرد بەس ئاگال لە خۆبی چونکە عەبدولخالق یعنی معلومات لێرە لە ئەمن لەسەری زۆرە. ئادەمیزاد لە کۆمەڵگەی کوردەواریدا لێکدانەوەکانی جودا بوو هەبوون پیگیریان لێ دەکرد هەبوون لە دژی دەوەستان بەو ناوەی کە نابێ بەو جۆرە بیرۆڕای خۆی دەرببڕێ لە کاتێکدا مرۆڤ ئازادە بۆ دەربڕینی بیرۆڕا بەڵام بێڕێزی بەرامبەر بە بەرامبەرەکەی نەکات. من نابینم لە نێو کتێبەکەدا کەوا بێڕێزێک هەبێت و ئەم کتێبەش پێشتر بە ناوێکی تر بوو. من وەکو دەستخەت دیومە دەستنووسێک بوو بە نێوی ژن لە ئاینی ئیسلامدا بە زوار دیارە دەستکاری کردو بە ناوی ئادەمیزاد لە کۆمەڵگەی کوردەواریدا بڵاوی کردەوە و ئەمە بوو بە بیانووی ئەوەی ڕژێمی بەغدا تیرۆری بکات. یەکەم کتابی ساڵی 1970 لە هەولێر بە ناوی ئەنتێنا چاپ کرد. کتابێکی زۆر باشە لە بواری ئەنتێنا لەوانەیە یەکەم کتاب بێت نەکرد لە کوردی لەوانەیە بە عەرەبیش یەشێک لە تەنها کتابەکان بێت کە بە تایبەت یعنی لەبارەی ئەنتێنا نووسراوە. باوکم جگە لە کتابە زانستیەکانی دوو کتابی تریشی هەیە کتابێکیان ناڵیشە ڕاستە ئەوی تریشان کتابی مرۆڤ لە کۆمەڵی کوردەواری. تەمان ئەوانە ئەو 5 کتابە چاپ کراون بەڵام دوو کتابی تریشی هەیە بەداخەوە قەت چاپ نەکرا. یەکێکیان کتابێکە دەربارەی ترانزستۆر کتابی تریشە ئەمەی ینی زیاتر ئەدەبیاتە بەڵام ئەوانە چاپ نەکرا و ئیتر ینی جاریش نەبوو کە چاپ ینی وای لێ بکەین کە چاپ بکرێت لە داهاتوو بەڵام هەمووی خۆی 7 کتاب بۆ بڵێن 5 چاپ کراوە و دوانیشی چاپ نەکراوە. کۆمەڵە کتێبی هەیە بەڵام گرنگ ئەوە جەوهەری کتێبەکانیبی مادەکەی شتی تازە بووینە مادەکەی ڕەچەشێم بووە منادەکەی لە مەیدانەکەی خۆیدا بۆیە خاڵق زووی پەڕگاند و زوو بوو ئەسێرەشی گەشی وەکو دەڵێ ئاسمانی کولتوری
کوردی پێشکەوتن خواست کوردینێتەوە پەروەەر کراوە منەکەی بۆ یەکە دەتوانین بەسەر یەکەوە بەڵام بەداخەوە ئەوە پرسیارەکە دێتە پێشەوە بۆ تا ئێستا دام و دەستگاکانی کوردستان پاشی شەهید بوونی کە دەرفەتی زێڕین دەستوە هەموو کتێبەکانی پێکە و کۆبەرهەمەکانی بە چاپەکی قەشەنگ شن مەسەن لە یادی شەهید بوونی 10 ساڵیان 15 ساڵیان لە دایک بوونی 50 ساڵە 6 ساڵی دەمەندەکەی دابەش بکرێ و قسێسە بکرێت و کۆنفرانسی دەربارە بگیرێتن منەکەی لە وڵاتان بیپیایی وە هەموو شارەکانی و ئەو وڵاتە دەبتە پەیکەر زۆر حڕ بوو زۆر ئازاد بوو یعنی خۆ دەزانی لە هەموو بەسەب و دینێک خطوتی سوور هەیە ئەحمەر هەیە نامی دەستی لێزیشی ببی ئەو فەقیرانە یعنی ئەوەشی نەچوو بوو یعنی کتێبەکەی هەمووی ئاەت و حەدیث بوو بەس حەدیثێکی دەهینا کە یعنی ئەوەی دەیخێن دەبزانەوە دەیەوێت گەمان بە ئیسلام بکە فعلا استغلالیان کرد سەربەس بوو حڕ بوو تا بڵێ ئازاد بوو شتێک نەبوو برێ عەبدولخالقی شتە بکە یعنی ئێستانشی زۆر حڕ بوو ئەگە عەبدولخالق معروف مابە بەدەیان کتێبی بە نرخی تری پێشکەش بە کتێبخانەی کوردی دەکرد من ئێستش پێشنیازی ئەوە دەکەم کەوە بۆ هەردوو کتێبەکەی ئەوی ناڵی و چیە ڕاستە و ئەوی تریشیان ئادەمیزاد لە کۆمەڵگەی کوردەواریدا کەسانێکی لێ هاتوو پسپۆر دانیشن هەڵی سەنجێنن نەک هەر بە چاوی تاوان تەمەشای بکەن دەکرێت ئەمە لابەلا بکرێتەوە هەڵسەنگاندنێکی بۆ بکرێن و سەر لە نوێ کتێبەکە چاپ کرێتەوە بەڵام تێڕوانینی جۆرا و جۆری تێدا هەبێ مەبەستی لەمەدا چی بووە بۆ وای گوتووە نەک بچن لە ناوی بەرن و لە ناوبردنیشی تەنیا لەبەر ئەوە بووە چکە ئەو پیاوێکی بوێر بوو ئازا بوو شۆڕژگێڕ بوو زانا بوو و من دەڵێم لە ئەندازیارێک زیاتر ئەندازیاری تەکنیکی زیاتر شارەزا بوو کەواتە ئەمانە هەموو وای کردکەوە بیر لەوە بکەنەوە بە هەرچ بیانوویەک بێ لە نێوی برن بەڵام هەموو شتێک لە دنیا لە نێو دەچێ تەنیا بیر دەمێنێتەوە بۆیە ئێستش ئێمە یادی عەبدولخالق دەکەینەوە چکە خاوەن بیر بوو بێزگە لە زمانی کوردی و عەرەبی زمانی ئینگلیزی تا ینی ڕادیۆشی باش زانیوە تۆزێ تەمان لەبەرەوەی لە چکۆسلۆڤاکیە بە زمانی سیکیشی زانیوە و تۆزێ لە فارسی و ئەڵمانیشی زانیوە چکە فترەیەش لە ئەڵمانیا بووە لەبەرەوە ئەگەر تەمەسەیری کتابەکانی بکەم بەڕاستی مەکتەبەیەکی زۆر گەورەی هەبوو لە کتابی علمی کتابەکانیش کتابی زۆر باش بوون هەتا من خۆم کە لە زانکۆ بوون زۆر ئیسفادەم لێ دەکرد مەسەڵەن یەکێک لە کتابەکان ئەوەی کە پێی دەڵێن کتابی ئەماتۆر ڕێدیۆ کتابی ئەماتۆر ڕێدیۆ کتابێک بوو کە سندیکای ئەماتۆر ڕێدیۆی ئەمریکا دەری دەکرد ساڵانە ئێمە تقریبەن زۆربەی باوکن زۆربەی پرینتی بڕی ساڵەکانی ئەو کتابەی هەبوو هەتێ لە ناوەڕاستی تقریبەن 60ەکانەوە تا ساڵی 80ەکان ئەو کتابەی دایمەن بۆ دا کتابێکی زۆر گەورەی پڕ لە یعنی زانستی ڕادیۆ بە تایبەت ئەو ڕۆژی تیرۆر کرامە سەعات 12 بە تەواوی تەلەفۆنم بۆ کرد ئەم تەلەفۆن بە ڕێگە ئەو تەلەفۆنەکانی کاسی پێشان هەبوو گوتم شتێکی وایە حەز دەکەم بە ئێستا بە تەکسی دەم پێکەوە دەگەڕێنەوەمانەوە گوتی نەخێر بێ منەتم ئێستا لێ خێوان بێ منەتم دەکەی چ دەکەن با بکەن ئەمە ئامادەم دەچمە مزگەوتی و لەگەڵ لە هەموو شوێ دەکەم
پاشی لەو ساڵانە دوێ لەگەڵ عمەر جەیی ڕۆژێک باسی کام خەڵکمە گوتی پێشە تو تەلەفۆنەکە بکە گوتی ئەمە لەوێن دەرێ بووین دانیشتە بووین زانمان تەلەفۆنەکی بۆ هات نەمانزانی چ گوتم ئەمە بووم گوتی ئێمەش داوامان لەکرد کە لەگەڵ ئێمە ئۆتۆمیلمان پێ بووین لەگەڵمان سوار بە ئۆتۆمیل بووینەوە ئازادی ڕفزی کرد یعنی ئەوە جورئەتێکە ئەوە تەحەدایەکە یعنی مەسەلەکەی بۆیەکە فکرین حتا حەدای دەکردنەوە دەکەی وەکو هەڵوێستی سیاسیش و وەکو بەرامبەر ئەو بابلە کۆلکەلمانە پێدەڵێن بیری داخراوی پێدەڵێن هەرچی پێدەڵێن ئەوانەی کە بەناوی ئاینەوە بەداخەوە دەکەی کە قسان کرد و دەسەڵاتشی نێزیک بووینە ئێتر ئەوە بۆ گاندیانە دەستەڵات و دەستەڵاتش بێ ئاگا بوو لە دەوری عەبدولخالق لە شۆڕش چ بوو دەکەی کە مدیری ئەمن مەلەفەکەی داوای مەلەفەکەی دەکاتن دەکەی دەلا دەبووە پێشی ئەوەی ئەو کتێبە دەربکە ئێمە لە ناوی بەرین تصفیه کلمەی تصفیه بکەهینە كان يجب علينا تصفيته طبعا هم مصادر يعني او سرچاوي باور بكرا ورمان قرتيم خسارەتێکی زۆر گەورە بوو لە کورد کەوت چونکە ئەم کوڕەشتی زۆر گەورەی لابوو فکرێکی زۆر يعني حتى لە ئەدەبیش باڵادەست بوو بە زیاتر مێنەکەی فەنەکەی علمەکەی وەکو خۆی بۆ ژێڕامەوە وەختی خۆی هەناردیان بۆ چەند دەورەیەک لە چیک مهندسەکان پێیان گوت و بابە تو مهندسیەتیان بۆ هەناردووە ئەوەنە اعتزازی بە خۆیەوە هەبوو لە مردن ناترسە دەی نیسان بوو ڕۆژی هەینی بوو چوومە ماڵێک لە بەغدا ماڵیان لە حارەتیە بوو ئەو ماڵە ماڵی مامەستا عەبدوڕەحمان موفتی بوو شێرۆ موفتی پیاوێکی کوردپەروەر بوو و دەستی نووسینی هەبوو دەتوانم بڵێم ڕۆشنبیر بوو ئەمە کۆمەڵێک شاری خۆی دابوو بە من بۆ ئەوەی من تەمەشای بکەم و پێدا بچمەوە و هەڵی سنجێنم منیش ڕێک کەوتم لەگەڵی کە ڕۆژی هەینی بۆی بەرمەوە چکە ڕۆژی تر نەم دەتوانی بچم من و جەمال و مینەواسی کوڕم چوین سەردانمانکردن لە ماڵیان لەوێ بیستم گوتی دەزانن لە هەولێر ئەوڕۆ یەکێک کوژراوە ئەو تەمەشای منی کرد گوتم خێرە چێیە بۆ کوژراوە گوتی عەبدولخالق معروف گوتم چۆنت زانی گوتی ئەمڕۆ لە هین بووم ئەمڕۆ گوتی ڕۆژانی هەینی دەچم بۆ شێخ عەبدولقادری گەیلانی لەوێ لە وتاری هەینی باسییان کردکەوە یەکێکی ئاوای لێکرا یعنی بە بێڕێزی باسییان کردبوو منیش گوتم من دەمێکە ئەمە دەناسم ئەمە کوردپەروەرە ئەمە تەکنیکارە ئەمە ئەدەب دۆستە ئەمە شۆڕژێرە کەسێکی بوێرە جەمال گەڕایە گوتی من لە ئەوروپا دەیناسم ئەمە زۆر کوردپەروەرە ئەمە لە پێشمەرگە بوو ئەمە ئەوە نییە کە وەک باسی دەکەن من لەوێ بیستم زۆرم پێ ناخۆش بوو بەڕاستی باوکم شەهیدی ئازادی و بیرۆڕا بوو ئەو دەیویست لە ڕێگای کتابەکانی دەرگای گفتوگۆ بکە لەسەر ئەو بیر و بۆچوونانە بەڵام بەداخەوە لەم بوارە وڵاتی ئێمە کردنەوەی گفتوگۆ لەسەرم بابەتانە تا ئێستاش کێشەیە بەڵام ئێمە هیوادارین ئەوە بێتە هەوێنی ئەم زۆرە گفتوگویانە لە داهاتوودا Thank you.
شەهید عەبدولخالق معروف وەکو مرۆڤێکی نیشتمان پەروەر نەتەوە پەروەر ڕۆناکبیر خاوەن هەڵبێست خاوەن قەڵەمێکی ئەدەبی کلاسیکی گەورە و نمونەیەکی زیندوی لەناو ویجدانی زیندوی نێتەوەی کووردا هەردەم بە زیندویەتی دەمینێتەوە. عەبدولخالق ئینسانێکی ڕۆشنبیر تا لە دەرەوەی زەمانی خۆی لە دەوەرەی زەرفی خۆی تا بڵێ ئازاد تا بڵێ ڕووی لە ئاسۆیەکی ڕۆناک بوو دەیویست بیگاتێ ئەو نمونەیە بوو عەبدولخالق. ئەم پیاوە بوێری جێهێشتووە بیری ئازادی جێهێشتووە بۆیە هەمیشە تۆ یادی دەکەیتەوە ناڵێم بیر نامرێ هەردەمێنێ بە تایبەتی بیرێکەوە مرۆڤ ئازاد دەکا بیرێکەوە وات لێ دەکە تۆ بیر بکەیتەوە